هاتي لتوي بسعر جملة مشكلات والرازي هاتي لتوي بسعر جملة لا علوار ذات النبولة لتوي ورا سلااو چۆنی؟ هاتي لتوي بسعر جملة سلااو چۆنی باشی؟ سڵای خوارد لەبێ بەڕێزم باشی؟ دەست بەخێر ساغ بێت. سەر و سەر چاوم خەریکی سەوزە ڕۆشتنێ؟ والله بەردەوامی لەسەر کار و کەسابەت چی مامەگیان؟ پرتەقاڵ چیلۆنی تێکە بازاری لالە و پرتەقاڵ یەکونی بازاری سندی و کێوی یەکونی بازاری هەرچی دەتەوێت ناوی بەڕێزت بزانین با؟ بێتاوانی براگسکەت برا گەورەی زۆر سپاس بژێت. کاک بێتاوان تەمەنت؟ 30 ساڵ ئاستی خوێندن؟ 6 سەرەتایی باسی کارەکەتم بۆ بکە. لە ڕووی ڕۆژانەکەمەوە لە ڕووی سیەوە باست بۆ بکەم باسی کارەکەت چۆن کار دەکەی و کارەکەت پێکاتوە لە چی و؟ کارەکەم پێکاتوە لە سەوزە و میوە فرۆشتن بەڵێ ڕۆژانە بەردەوامی لە سەعات 6 بەیانی بۆ 6 ئێوارێ بەڵێ کەسابەتە ژیان وای لێ کردوین خۆی بۆمان دووکەین وەک شوێنان بۆمان ناچێتە سەر بە سەعادیشکەین لێرە داڵ بۆ داڵە ئەستێرە لە ئاسمانە بێ دەرێتەوە کوەسێرە دێتەوە بەڵێ ئەی کاتەکانی کەت بە چیەوە سەرقاڵی جگە لەمان؟ خاوەن ماڵ منداڵم لەبێ ماڵێ بم ئەم کارە بێتاقەتی نەکردووی؟ نا ئیدیەوە ژیانە دەبێت لە سەری بەردەوام بین نابێت لەسەر بێتاقەت بی بیرت لەوە نەکردوتەوە ئەم کارت لە دوکانێک بکەی؟ ئەگەر دوکاندا بنێ دەبێت کرێ بدەیت ئەو کات دەوی بەکرێ نشین زەریبە بدەیت عارەبانەکری نادەی؟ نا حارەبانەکەم کرێ نیایەت سەرێ ئەوەی کە لە کرێ دەدەم بۆ خۆم دەیخۆم زۆر باشە. ئەی بەم کەسابەتەی کە ئێستا دەیکەی بار و بژێوی ژیانت بەسەر دەچێت دەگوزارێت؟ هیچ کەسێک پێم وانییە بە داهات سەر حارەبانە بیەوێ ژیانی خۆی بەردەوام کە و ژیان بگوزارێنێ وەکو کەسێکی ئاسایی مەعاڵە. ئەم لالەنجەی خۆماڵی ئەم لالەنجە؟ نەخێر ئەی کوێیە؟ جێشێکە لە وڵاتەکان کە دێت پێم وابێ ئێرانە پێم وابێ سەوزەی خۆماڵی و میوەی خۆماڵی چیمان هەیە؟ لەسەر حاربانەی من هیچی خۆماڵی لێ نییە. ئەمانە تامیان چۆنە؟ تامیان خۆشە؟ هەمووی بە شەرتی بەڕات دەدەمەیە. کابا تامیکەم؟ فەرموو کامە لالەنجێک؟ فەرموو ئەوە ئێرانیە لەگەڵ لالەنجی خۆماڵی عەرز و ئاسمانی فەرقە. زۆر باشە. ئەی باشە بیرت لەوە نەکردوتەوە ئەمە برە و پێ بدەی و گەورەتری کەی پرۆژەی نوێت هەبێتن؟ پێم وانییە بۆم بچتە سەر. بۆ؟ داهاتێکی وام نییە تا دۆکو پرۆژەکەی پێ گەورەکەم و ژیانێکی شوای پێ بەرمە سەر کە پرۆژەیەکی گەورە بێ. گەورەکردنی ئەم پرۆژەکەی بەڕێزە پێویستی بە داهاتێکی زۆرە؟ زۆریش. حارەبانەیەک میوەی ئاوادانەی بە کاملی کە بتەوێت جوان بیڕازێنیەوە بە بەسیترین شێوە تا ملیۆنێکت دەوێت. کاک بێتاوان چ قسەیەک پێ بۆ ئەوانەی کە لە ماڵ دانیشتون کار ناکەن لە تەمەنی تۆن؟ ئەوانەی کە لە ماڵەوە کار ناکەن با یەک نمونەیان بۆ دانێم ئەگەر هیچ سرف نەکەن ڕۆژانە 10,000 سرف دەکەن ئەگەر بێن لەسەر حارەبانەیەکی ئاوایش بکەن لە بریە و 10,000 سەرفی دەکەن 10,000 پەیدا دەبێت واتە تۆ چت کرد 20,000 پەیدا کرد 10,000 پەیدا کردو و دەشت لە خواردنەکەت بۆ گەڕاوەتەوە ئەوە 20,000 جا من بۆ کاسبێک نەکەم بۆ لە ماڵە پاڵدەمەوە هیوادارم ئەوانەی کە پاڵیان داوەتەوە بەردەوام بێن بۆ کار و کەسابەتی ژیانیان بۆی دەست بۆ هیچ کەسێک پان نەکەنەوە ئەوەی پەیدای دەکەن بۆ خۆیان بێ چ شتێک بەردەوام لە خەیاڵی بێتاوانە؟ سەربەرزی دوا پەیامت هیوان سەرکەوتنی بەڕێستانە